مەخزنەی کە سوتایە لە کارگەی جبسە دوو کۆگای گەورەی هەیە کە کارمەندەکان ئێمە گەیشتنێ بەرزی 2 مەتر ئاگر لێ بەرز دەبوو پێ دەچوو بە حدودی سعاتێک و کەمتر نیو سعات پێشینی ئاگرەکە هەردوو مەخزن تەواو ئاگری گرت بوو هەتا گەیشتنێ تەنسیقاتمان کرد لەگەر زۆربەی شوێنەکان و بەڕێوەبەری قایمی خەبات و بەڕێوەبەری بەرگری شارستانی ئەوەی پێویست بوویان دابین کردین بۆیە جگە لەو دوو قاعەیە کە ئاگری گرت بووە دەبینین ئێستا تەفلیش بووە ئەوانی تر کارگەیشتر لە تەنیشتا چەند مۆلیدەی لێیە باقی بینایەکە دەتوانم بڵێم هەر سەتادەی تر ئاگری گرت باقی ئەوی تر ڕێگری لێکرا و ئاگرەکە کۆتایی پێات و کۆنتترۆلکرا لێژنەیەکی تایبەت پێک دێتن لە سێ ئەفسەری بەڕێز بۆ ئەوەی بزانن هۆکاری ڕووداوی ئاگرەکە چییە و بزانن ڕێژەی ئەو زەرەرە مادیەی کە لێرە ڕوویدایە چی بوو ئەوە دیاری دەکەن.